ساڵتان لێبێت و تەندروست باش بن لە ئەڵلقەیەکی نوێی کۆوارەوە بە کۆمەڵێک بڕگە و بابەتی هونەری و کولتوریەوە هاتوینەتەوە لاتان. سەرەتای بەرنامەکەش بە گرنگترین هەواڵە هونەری و کولتوریەکانی ئەم هەفتەیە دەست پێ دەکەین. لە قەڵاتزێ ماڵی ڕۆشنبیری و کەلەپوری پشدەر کۆڕێک بۆ ناساندنی بەرهەمە ئەدەبیەکانی نووسەر و ڕۆژنامەنووس شاخەوان سەدیق ڕێکخرا. وێڕایخوێندنەوە و باسێکی کورد لەسەر بەرهەمە ئەدەبیەکانی خۆی شاخەوان سەدیق باسێکی لەبارەی پەیوەندی ئێستای کتێب و خوێنەر کرد. من لە شاری سلێمانیەوە بانگێشکرا بووم بۆ شارە خۆشەویستەکەی قەڵاتزێ و لێرە لە خزمەت خوێنەران و ڕۆناکبیران و نووسەران بووین و پێکەوە ئێوارەیەکی جوانمان بەڕێ کرد لە گفتوگۆکردن لەسەر دنیای ڕۆشنبیری و معریفە و دنیای کتێب و پرسی خوێندنەوە. لە ڕاستیە لە ڕابردووە من وەکو هەموو نووسەر و هەم ڕۆژنامەنووسی ئەدەبی چەند بەرهەمێکم چاپ کردبوو لە زۆر شار و شارۆچکەی هەرێمی کوردستان، کۆڕ و سیمینار و هەم کۆڕی ناساندنی کتێبەکان لە ڕاستیەوە هەم کۆڕی پێشکەشکردنی بابەتی ئەدەبی و ئەوانە دەربارەی پرسی کتێب و خوێندنەوە و پرسی ڕۆژنامەنووسی ئەدەبیم ساز کردبوو. شاری قەڵاتزێ لەو شارانە بوو کە هیچ چالاکێکم تیان نەکردبوو ماوەی 2-3 ساڵە و هەمیشەش تەبیعەتی خۆم وایە حەزەکەم لەو شوێنانە چالاکی بکەم کە کەمترین چالاکیان لێکرێەوە گەنجەکانی و خوێنەرەکانی دەستیان بە کتێب ناگاوە کەمتر لەو بوارەیە گفتوگۆ ئەوان ناکرێ. بە خۆشحاڵیەوە ماڵی کەلەپوری قەڵاتزێ و پێشنیاریان بۆ من کرد کە بێم لێرە کۆڕێک سیمینارێ بکەم و ئەوە بوو ئەمێوارەیە کۆبووینەوە پێکەوە ئەم بەرهەمەکانم ناساند و هەم قسەمان لەسەر پەیوەندی نێوان کتێب و خوێنەر و نووسەر کرد گفتوگویەکی باشکرا لایەن ئامادە بووانەوە و زۆر چێژمان لێبینی و من زۆر خۆشحاڵ بووم بە یەکتربینینم لەگەڵ خوێنەران و نووسەران و دۆستانی کتێب لە قەڵاتزێی خۆشەویست. لە ڕاستیە پەیوەندی نێوان خوێنەر و کتێب پەیوەندیەکی لە ئێستاە پەیوەندیەکی دووسەرەیە لەسەرێکەوە کرێن بڵین باش نییە لەبەرەوەی کە تا ڕادەیەکی زۆر ژیان لە هەرێمی کوردستان فراهم کراوە کتێب بە ڕێژەیەکی زۆر چاپە بێەوە بە کوالیتی باش چاپە بێەوە نرخیشی هەرزانە لەم ڕۆوە خوێنەرانی ئێمە کەمتر خەمن یعنی کەمتر گەنجەکانمان ئاور لە بواری خوێندنەوەیانەوە زیاتر تۆڕی کۆمەڵایەتی هەمووی مەشغوڵ کردووە. بەڵام لەو سەری تریشەوە کە سەیرەکەی هێشتا جموزۆڵێکی زۆر باشەیە کتێب زۆر چاپە بێ ڕۆژانە کۆڕ و چالاکی و سیمینارەکرێت لەم ڕۆ دڵخۆشین بەوەی کە بتوانین لە ئایندەیە ئەم بوارە فراوانترکەین و ڕێژەی خوێنەرەکانمان زۆرترکەین و بواری ڕۆشنبیری بێ بە قسە و باسی هەمومان ڕۆژانە پێوەی سەرقاڵ بین. لەبەرەوە یعنی لەسەرێکەوە من نیگەرانم لەوەی کە گەنجەکانمان تا ڕادێکی زۆر لە کتێب دوورکەوتونەتەوە و دۆستایەتیان لەگەڵ کتێبانیە بارتەخای ئەوەی کە خەریکی تۆڕی کۆمەڵایەتین بەڵام هێشتا ڕەشبین نیم یعنی دڵخۆشم بەوەی کە جوڵەیەکی باشەیە بەوەی کە دنیای کتێبی ژووردە و دەخەری کە جوڵی تەیەکەوێت و کۆڕ و سیمینار و چالاکیەکرێ و خەڵک ئەگەڕێتەوە بۆ لای بەها ڕاستەقینەکە کە کتێبە لە ڕاستیە. دوورکەوتنەوەی خەڵک لە کتێب پەیوەندی بە کوالیتی نووسین و نووسەر و چاپی کتێبەکەشەوە نییە ئاجۆری کتێبەکە لە ڕاستیە لە هەرێمی کوردستان ئێستا هەم کوالیتی کتێب زۆر زۆر جوانە و باشە و نووسەری زۆر زۆر باششمانەیە و بزوتنەوەی وەرگێڕانیش بزوتنەوەیکی زۆر باشە و لە سەرجەم زمانەکانی لەبەرەوە بیانێکی باش نییە بڵێن پەیوەندی بەوانەوەیە تەنها پەیوەندی بە یەکەم بارودۆخە سیاسی یەکە هەیە کە لە هەرێمی کوردستان هەموومانی مەشغوڵ کردووە و دووەمیش پەیوەندی بە ئەو دۆخە دەرونیەوە هەیە کە لەم ناوچەیە هەیەەوە تۆڕی کۆمەڵایەتی بە شێوەیەکی بەرفراوان چۆتە ناو حیاتی هەمومانەوە ڕەنگە ڕۆژانە هەریەکێکمان زیاد لە چەند کاتژمێرە خەریکی تۆڕی کۆمەڵایەتی بینەوە شەوانەش بەڵام ئامادە نەبێت ڕەنگە دەلاپەڕە بخوێنینەوە لەبەرەوە ئەو زیانە گەورەکە ئەوەیە نەوەکو ئەوەی کە پەیوەندی بە کوالیتی نووسین و نووسەرەوە هەبێت. فستیڤاڵی ساڵانەی شانۆی نیشتیمانی عێراق ماوەی 8 ڕۆژ لە بەغدا لە ژێر چاودێری سندیکای هونەرمەندانی عێراق و وەزارەتی ڕۆشنبیری بەڕێوەچوو. لە فستیڤاڵەکەدا 18 شانۆگەری نمایشت کران و ژمارەیەک ئەکتەر و شانۆگەری خەڵات کران.
یەکەم ڕۆژە لە شاری بەغداین لە هۆڵی مەسرح الوەتەنی عێراقین دەستپێکی فستیڤاڵی شانۆی نەتەوەیی عێراقی یەکەمە ئەم فستیڤاڵە 8 ڕۆژە خایەنێ تیایدا هەموو نمایشە شانۆیەکانی پارێزگاکانەکە ئێمە شوەکو سەندیکای هونەرمەندانی کوردستان عێراق لقی کەرکووک وەکو میێوانێ بانگێش کراوین. باڵانە هەموو ساڵێ بکرێک نەک بەس بڵێ بۆ شانۆی عەرەبی بێ شانۆی کوردیش جوان و دروست تیا بەشدار بێ چۆن خۆمان ئێمە شانۆکانی ئەمانە بینە وڵاتی خۆمانەوە کولتوری ئەمان بۆ کولتوری خۆمانە ناسێنین وا باشە کولتوری ئێمەش بێتە بەغاو لە نمایش شانۆی عەرەبیە نمایش بکەن. یەکێتی نووسەرانی کورد لە قەی کەرکووک کۆڕێکی شعری بۆ شاعری لاو حەمەی شانۆ لە ژێر ناوی من مرۆڤ نیم من کێشەم ڕێکخست لە کۆڕەکەدا شاعر کۆمەڵێک لە شعرەکانی خوێندەوە. دیارە لێرە من ئەمویە باسی ئەو پەیوانم کەم چۆن بۆ سەرمایەداری بوونە بە کێشە بۆ دنیای مۆدێرنە بوونە بە کێشە چونکە لە دنیای مۆدرنێت تۆ هەر کاتی یاخیە بیت و هەڵەگەڕێیتەوە جا چ لە ڕێی وشەوە بێت چ لە ڕێی کردارەکیەوە بێت تۆ مەترسی و تۆ کێشەی. ئێمە لێستەیە و لەم سەردەمی کەپیتالیزم و سەردەمی ئینتەرنێت و وایفایە لەم سەردەمی بە ڕۆبۆت بوونی ئینسان و دەستکردبوونی ئەستەکانمانە ئەبێ هەوڵدەن لە ڕێگەی شعرەوە بێت یا لە ڕێ هەر بوارێکی ترەوە ئینسان بگەڕێنەوە بۆ نێو سروشت. ئەو فۆرمە شعرانی من هەڵبژێن و فۆرمە شعرێکی واڵا و کراوان و ئامانجی تاکی من ئەوەیەکەوە هۆشیارکردنەوەی تاک ئەوەی کە تاک تێفکرێت ڕێبی لێگەڕین کات خوێندنەوە بکات و ڕای بکەشەوە. من بەو دیوەی ئەوڵەدەین ناشرینیەکانی کۆمەڵگا ئەو ناشریانی کەوا لەناو کۆمەڵگا ئەیەت ئێمە پیشانی دین بە شێوەیەکی جوان چونکە شعر ئەو هێزەیە کاتوانێت هەرچی ناشرینی لە دنیاە بە جوانی پیشانی دات و دیوێکی جوان و ڕێیەکی جوانی پێ ببەخشێت. بەژەنینی سنتور و گۆرانی وتن بەشداری چەندین ئاهەنگ و کۆنسێرتی گەلان و کولتوری ئەڵمانیای کردووە. هونەرمەندی ڕۆژهەڵاتی کوردستان ئازاد شاوێستی لە ئەڵمانیا دەژی و هەرزوو لەگەڵ میوزیک ژەنانی ئەو وڵاتە ئاشنایی پەیدا کردووە و بوو بە ئەندامی یەکێک لە گروپە ناودارەکانی ئەو وڵاتە. ئازاد ئێستا خەریکی بڵاوکردنەوەی دوو گۆرانی نوێیە. زۆربەی بەرهەمەکانی ئەو هونەرمەندە سرودی نیشتیمانی و گۆرانی ڕەسەنی فۆلکلۆرین. سەرەتای کاری هونەری من نەگەڕێتەوە بۆ دەورەی مناڵی من ئەتوانم بڵێم من لە بنەماڵێکی هونەری لەدایک بووم. براکانم هەرێکە هونەرێکیانەیە برای هەموو برای گەورەم سنتور ئامێری سنتورە ژەنە ئەویش و هەروەها توانم بڵێم خاڵەکانیشم هونەرمەندن گۆرانی بێژن و خەریکی گۆرانی ئەم جۆرشتانن. دوایەوە کە من پێگەیشتم لە ڕۆژهەڵاتی کوردستان دەورەی هونەر و موزیکم تێپەڕ کرد لایەن بنەماڵە و ئوستادانی ئەوێ. دواتر مەجبور بووم وڵات بەجێ بێڵم ساڵی 2009 هاتمە باشووری کوردستان لەوێ ماوەی 5 ساڵ پێشمەرگە بووم. دواتر ساڵی ئەوایلی 2015 من هاتم بۆ هەندەران لە وڵاتی ئالمان نیشتەجێ بووم. وەرەندەستیام غوربەتە تاڵە لای بە لەسەر شانم
ورن دستيان غربتا قرص لايب لسر شانم منیش وەکو هەر بەنابەرێک هەوڵمدا کە بە شێوەیەک کارێ بکەم و کولتوری خۆم بناسێنم بەم وڵاتە چ باشتر لە ڕێگەی هونەرەوە بوو کە من توانیم گروپێک پیاکەم لەگەڵ ئەو گروپا کاری هونەری دەست پێ بکەم و زۆر سەرکەوتوانە هەتا ئێستا لەگەڵ ئەم گروپا چەندین کۆنسێرتمان کردووە لە چەندین شاری جۆراوجۆر و چەندین داوتکراومان بۆ هاتووە لە وڵاتانی دەوروبەری ئێرە گروپا و ئێستا شەر بەردەوام لەگەڵ ئەم گروپا و هیوادارم بتوانم بەم شێوە هەم کولتوری خۆم بناسێنم هەمووکو کوردێکیش لێرە دەست و پەنجەم دیار بێ و جێی خۆم کردووە لەناو ئەم کولتورەی ئەمانە. من لێرە هەوڵمدا وجگە لە کاری موزیک کاری گۆرانیش بکەم هەرچەند کە من وتم لە زۆر لە مێژە من کاری هونەریم دەست پێ کرد و گۆرانی شەروەها چەندین گۆرانیم هەیە لە ڕۆژهەڵاتی کوردستان دواتر لە باشوور سرود و گۆرانی شۆڕژێڕانم من لە ناو پێشمەرگا وتووە بۆ پێشمەرگە و ئێستایش لێرە دووسێ کارم هەیە کە خەریکی زەبتم لە وڵاتی پڕ لە غوربەت پڕ لە سۆزی نیشتمان خاڵی دەخیل یاران بەر لە مردن بم بنەوە جێ مناڵی من وەکو خۆم ڕۆڵی هونەرمەندانی کورد لێرە ئەتوانم بڵێم من بەش بە حاڵی خۆم باقیەکەی تری ناڵێم چون زۆریان کەمکارن کەم ئیشن ورن دستيان غربتا قرص لايب لسر شانم ميل اللي ربا نمرم بنبنوا نشتمانم من کەسایەکی موزیسیێنایەکی زۆر باشم ناسان لەم ڕێگا بۆیە بۆ من مایە شانازی بوو و یەکەمین کارێکە لێرەکردم من لە کۆنسێرتێکە گۆرانەیەکی کوردی من بە کوردی وتم لەگە خانمێکی ئاڵمانی کە ئەو بە ئاڵمانی لەگەڵ مناوتیەوە کە پێم کارێکی جوان و بنەخ دوو بێداداوانم ئەیاوادانی قەبرم بۆ بکانن داوانم لا ڕێگای کانی کەتانە بمرن کاتانە کەتانە یەکێک لە کەسایەتیە دیارەکانی زاخۆ عادل حەمیدە ئەکتەرێکی کۆمیدیانە و لە سەر ستەیجی شانۆ ڕۆڵی بینیوە وەکو ئەکتەر و دەرهێنەری فیلمیش کاری کردووە لەم بڕگەیەدا عادل حەمید زیاتر باس لە کاروانی هونەری خۆی دەکات و وێزگەکانیشی دەکاتەوە. دەست پێکەوە من کۆوەک و زارۆکەتە من ئەزل vêrê mazim bîmer be lêva xwabîrî qutabxwana min ji eval vêrê bî qutabxwana demî de bûne qutabxwana îslamî sala nût û çarê nût û pêncê me dest pê kir yekem karê min ê hunerî ku min beşdarî tê de kirî wekû ekter شانوگریya kawaya Asînger Birahim Xelîl me dest pê kir rolê min wekû pasawan bî dem hatin dem çûn me gelek şolê dî jî kirin wekû temsîliyet Kurd bû van televizyonê navxweyî sala 2000 me dest filmê derd kir ew filmê derd nivîsîn û derhênanan bî bejdariya çendîn hevalên me wî serdemî ku hevalên hunermend me wî serdemî de me yanî her tiştekê gelek tiştê besît bîn û gelek tiştekê sade bîn belê me şan berhemekî mezin bikin çendîn filmê komêdî wekû xapandin teşqele rîvê dildar kurê şîm û deyga xişîm para bînete şûle bîne ve hemî filmê bazarî bîn.
دناوان سالت ما جه بحث کرین چندی شانو جه ما چکنه یعنی وقو نویسین من نویسینه و من درینان تیدا کریا و حتی نو که جه نویسم سیناریو فیلمان سیناریو شانوان یا درامان من تیدا شول کریا و من بردامی دا وی کاری حتی وی وقت بیشتر وی چند روزی بوریجه ما شوله کده شولت کن و هیوا رمضان جا بجداری وقت اکتر من دراما کا طول ناوی طول من بجداری تیده کدیم ام همی حوال خواه حتی استاف کاریجه یک وی نگرنه و مونتاجی و روناهی و دنگی همی وی کاری دا خواه پخشد بڕگە و بابەتەکانی ئەم هەفتەی کۆوارمان پێشکەشکردن تا هەفتەی داهاتوو بمێنن بە خێر و خۆشی.